ئەوە چیێرە پردێکی تووشی بۆ دانێت چی تێرەچێ ئەو خەڵکە داماوە دێ پیر و پەکەوتەری هەیە زەختی هەیە شەکری هەیە هەربینە زەڵدەریدا لەو گەرمایەدا پەڕینەوە نییە جاری وایە کابرا ئەلێرە دیو سەعاتەوە سێ تا دەپەڕێتەوە خۆ جاری هەر مروری لێ نییە ئەگەر مەعاشیان نادەنێ دەڕۆن بەجێ دێڵن ئیدر هیوادارم حکومەت حدیقل ئەوەندە هەرەوەندە مامۆ چاکە ئەوەندە ئەو ڕێڕەویە هیچی کە دەستان خۆش بێ ئەیسی پرخۆ پردەکە زۆر ئاسانە پردی چووکە سەفەری هەردای دەنێت لێرە سەر دەکەوی دەچی ئەو گری تبینی هەندێکمان کردووە لەو شوێنانەی کە پردی پەڕینەوە هەیە پیادەڕۆان پردەکانی پەڕینەوەش بەکارنیانی کاکە ئەو پردە گەورانەی ڕاپەڕین و ئەوانە جیاوازن چۆن بەکاریان نایەن ئەم ڕۆژانە بێدا لەسم خەڵک زۆر بێدا هات چۆ دەکات بەڵام پیر ناتوانێت سەرکەوی ئەگەر ئەو بەسعەدە ئیش نەکات کابرا مەسعەدە سەر نەکەوێت پیرەکە ناتوانێت ئەوەش کێشەیەکە کە کارەبانە بێ خەلەلیش کارەبایی تێکەوێت ئەوانە زۆر باشن دەستیان خۆش بێت شارەوانی ئەوانەی ئەوبەر با ئێرشمان بۆ چاکەن ماڵیان ئاوە بێت ئەوەی لە توانایاندا بیکەن ئەوەی تێبینی کراوە زۆر جاریانی تێکەڵاویەک دروستە بێت لە بینی پیادەڕە و شۆفێر و ئۆتۆمبیلەکانە ینی بەتایبەت لەسەر هێڵەکانی پەڕینەوە ئەمە مەترسی دروست دەکات وەڵی مەترسی دروست دەکات 100% چون سایاقی وایە بۆ خۆی نەخۆشە تەواو نییت یا لە پڕدە خاپڵێ بە موبایلەوە یا لە پڕدە خاپڵێ بن نەفەرێکی پیر لێرە دەپەڕێتەوە لێرەدا و هەر لەو ماوەی پێشوریاک لەکسێکیدا لەو خوارە ئەلەو کورکەی خوارەوە لەکسێشیدا سەقەتی کرد تازە دەگەیشتێ دڵنی دا تەماشای کرد لەسەر هێڵی پەڕینەوە باڵێ ڕۆڵا بۆ خۆم چاوم لێ بوو لێیدا لەو باڵی ئەو لایەدا هەڵیدا بۆ ئاسمان پڕی دەخوارێ بریانە خستخانە ئۆتۆمبیلەکە سەریع بوو یان ئاگای لێنەوە وەڵی لەو سەریعانە نەبوو بەڵام کابرا دەبینی لەو دەقەیدا خاپڵێ خۆی ئینسان مێش کرد